بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوێمەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش و بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتی نێوبین و میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن و ڕۆژێکی خۆشتانە بێت. ئازیزان هەروەک هەمیشە وەکو ڕۆژانی پێشوو چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر هەر یەکیان لە کاتی خۆی داماژی پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین. لەگەڵ ئەوەشدا تەوەرێکی سەرەکیمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و تەوەرێکی وەرزشیە باز لە پاڵەوانێتی بۆکسێنی ئاسیا دەکەین لەسەر ئاستی کچان. هەڵبەت لە کۆتایەکانی مانگی 12 واتە 12 ساڵی ڕابردوو پاڵەوانەتی بۆکسێنی کچان لە عێراقدا ئەنجام درا کە تیایدا 3 یاریزانی کورد بەشدار بوون لە نادی پێشمەرگەکە. ئەم 3 یاریزانە کووردە توانیان ئاستێکی بەرچاو یاخود ئاستێکی باش بەدەست بێنن پلەکانی یەکەم و دووەم و سێەم بەدەست بهێنن. پاشان پاڵەوانێتی ئاسیا یا بڵێ پاڵەوانێتی بۆکسێنی ئاسیا لەسەر ئاستی کچان بەڕێوە چوو لە چەند ڕۆژی ڕابردوودا لە وڵاتی ئوردون کە زیاتر لە 23 وڵاتیدا بەشدار بوو. یەکێک لە وڵاتانی کە بەشدار بوو تێدا وڵاتی عێراق بووە کە بە 3 یاریزان بەشدار بوو. دو یاریزانیان کورد بوون و خەڵکی سلێمانین و یاریزانی نادی پێشمەرگەن و یەکێکیشیان عەرەب بوون. ئەم 3 یاریزانە کە بەشداری پاڵەوانێتیەکەیان کردووە ئاستێکی باش و ئاستێکی بەرچاویان بەدەستهێناوە توانیویانە بڵێ یەکێکیان توانیوێتی کە پلەی سێەم لەسەر ئاستی پاڵەوانێتیەکە بەدەست بێنێ لەسەر ئاستی کێشی خۆی. ئەجا ئەمڕۆ هەردوو یاریزانەکە و ڕاهێنەرە کوردەکە هەڵبەتە یاریزان عەرەبەکەمان لەگەڵ نییە بەڵام دوو یاریزانە کوردەکە لەگەڵ ڕاهێنەرەکی لەگەڵ ئێمەدا میوانن گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکە لەسەر پاڵەوانێتیەکە دەکەین و لە هەمان کاتیشدا باز لە گرنگی ئەم جۆرە وەرزشە دەکەین لە هەرێمی کوردستاندا بزانین لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە وەرزشی بۆکسێن یاخود هوەری بەرگری بۆکسێن دراوە لە هەمان کادا تایبەتمەندیەکانی ئەم هوەرە یان ئەم وەرزشە چییە چی وای لێ دەکات کە جیاواز بێت لە هوەرەکانی تری بەرگری. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ هەر یەک لە بەڕێزان بڵند مەحموود کا بەڕێزیان تەواوە بڵند مەحموود ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق لە یاری بۆکسێن و ڕاهێنەری هەڵبژاردەی سلێمانی ینی پێشمەرگە و لە هەمان کاتامینە هێمن پاڵەوانی بۆکسێن و نیگا بێستون پاڵەوانی بۆکسێن. سڵاوتان لێبێت و بانیتان باش و بەخێراتن. زۆر سپاس. سەرەتا پیرۆزە ئەو بردنەوەیە یاخود ئەو ئەنجامە باشە. مامۆستا بڵند لە پاڵەوانێتێکەوە دەست پێ بکەین. سەرەتا کەمێک باسێکی پاڵەوانێتەکەمان بۆ بکە ئاستی پاڵەوانێتەکە چۆن بوو و بە شێوەیەکی گشتی ئەنجامەکان چۆن دەبینن و تا چەند لە لیژنەی دادوەری پاڵەوانێتەکە ڕازی بوون. بەڵێ پێشەکی دەستخۆشیتان لێکم سڵاو لە بینەران و جەنابیشتان. بەڕاستی ئەم پاڵەوانێتیە زۆر گرنگ بوو لەبەرەوەی پاڵەوانێتی ئاسیا بوو. پاڵەوانێتی ئاسیاش ئەبێت لە ڕێی وڵاتەوە بەشدار بیت. پاڵەوانێتیشی گرنگ بوو بەڕاستی خۆی لە خۆیان بەشداریکردن تێدا کە سەرکەوتنێکی گەورەیە و ئێمەش سپاس بۆخوا کە توانیمان ئەنجام بەدەست بێنین و بە پاڵەوانێتەکەی ئەمە بە وەکو عێراق لە کچانە بە 3 یاریزان بەشداری بووین لەبەرەوەی کە ئاستی عێراق یەکەمین جارە لە مێژووی عێراقە کە بڵێن ئەوە بوو کە ئاماژەت پێ ساڵی پار مانگی 12 پاڵەوانێتیە کرا لە مێژووی عێراقا یەکەمین جار بوو پاڵەوانێتی بۆکسیان بۆ ئافرەتان ئەنجام بیرێ و لە وەکو تیمیش کە لە پاڵەوانێتی ئاسیا بەشدار بن بۆی مێژووی عێراق یەکەمین جارەکە وەکو تیم لە پاڵەوانێتی ئاسیا بەشدار بن بە خۆشحاڵی وەکو عێراق یەکەم جاران وەکو یاریزانی کورد کە بەشدار وەکو عێراقیش یەکەمین جارە و کوردیش بە خۆشحاڵیەوە کە ئێمە توانیمان لە 3 یاریزانە دوانی کورد بێ و بڵین پێشتر ئێمە خۆمان ئامادە کرده بوو ئاگادار کرا بووین کە بڵین اختیبارێکەکرێ بڵین تاقیکردنەوەیەک پیان وتو بووین کە لە سلێمانی کەمپێکی مەشقەکرێتەوە بۆ یاریزانە کچەکانی هەموو عێراق و لە دوای ئەوە بڵین تاقیکردنەوەکە ئاکرێ ئیتر بەهۆی چەند کێشەیەک لە بڵین لە یەکێتی بۆکسێنی عێراقەوە کەمپەکان جام نەهیرە ئیتری ئێمەش ئەوەی ڕاستی بێت نەوەساین چاوەڕێی ئەوانمان نەکرد مەشقی خۆمانمان ئەنجاممان لێرەوە کاتی بڵێن تاقیکردنەوەکە بەڕێکەوتین چوین بۆ بە شاری بەغدا
لە کۆی هەموو کچانی عێراقا کە ئیختیبارکران بڵێن سێ کەسیان بەدڵ بوو کە سێ کەس بڵێن ئەیتوانی بڵێن بەشدار بێت لە پاڵەوانێتی ئاسیا ئەو سێ کەسە لەسەر چی بنەمایەک لەسەر بنەمای ئەوەی کە ئەمانە کە ئاستی ئەویان هەیە لە پاڵەوانەتی ئاسیا بەشدار بن. وەکو یاریزانە کوردەکان چەند کەس لێرەوە چوون بۆ بەغداد بۆ اختیبارەکە؟ هەر ئەم دوانەمان بەسەم دوانە خۆشبەختانە هەردووشیان هەڵبژێران. زۆر باشە. مامۆستا بڵێن جیاوازی نێوان بۆکسین لەگەڵ کیک بۆکسین چی جیاوازیەکیان هەیە؟ جیاوازیان هەیە؟ بەڵێ جیاوازیان هەیە، جیاوازێکی زۆریشان هەیە لەبەرەوەی یاری بۆکسیان بەس دەستە، ڕاستە بەس دەستە، بەڵام جوڵەی قاچمان زۆرە. ئەوەی قاجی لاکە بێت دەستی لاک نابێ، بەڵام وەکو لێدان نا، بەڵام وەکو گوازەرەوەی جەستە بڵێن کە ئەوش بە قاچەکرێ جوڵەی قاچی زۆرتیایە. و یاری بۆکسیان مێژوویەکی کۆنی هەیە 118 ساڵە لە ئۆلۆمپیاتایە، بەڵام یاری بڵێن کیک بۆکسیان ئێشتا نەچۆتە ئۆلۆمپیاتی شەو مێژوەکەشی دروستبوونەکەشی ئەو نییە، پێم وابێ لە 74 دروست بۆ مێژوی بۆکسیان کۆن. بەڵێ مێژوی بۆکسیان 2000 ساڵ ئەگەرێتەوە 2000 ساڵ پێش زین کە ئەم یاریە کراوە. بەڵێ زۆر باشە. پێمە لای ئەم دوو پاڵەوانە نیگا ئەویانە باشە. نیگا چه هەستێکت هەبوو کە بۆ یەکەم جار وەکو کچە کوردێک توانیت بەشداری پاڵەوانێتی ئاسیا بکەیت و ئەنجامەکە چۆن ئەبینیت بۆ خۆت؟ ڕاستێکی هەستێکی زۆر خۆش بوو کە بۆ یەکەم جار هەم کچە کوردێک بچێتە سەر ستێج بۆ ئەوەی خۆی دەرخادیانی هێزەکانی خۆی پیشانی خەڵک بە بەهێز کچەکان دانەنرێن و هەستێکی تا بڵێ زۆر خۆش بوو. هیوادار هەموو کچە کوردەکان ئەو هەستە تاقیکەنەوە و ڕاستەکەی قرس بوو بۆ بەدەستێنانی ئەم مەدالیایە کە ئێمە چوینە بۆ بەدەستێنانی ئەم مەدالیا بوو. سواز بخوا کە منتانی بەدەستی بێنم. زۆر سپاس. ئیتر چۆن باسی کەم ئەم هەستە دووبارە نابێتەوە کە خۆشیەکەی چەنێکە چۆن بووە، بەس ئیتر توانی من ئەو هەستە خۆشە بۆ خۆم بێنم، توانیتە بەدەستی بێنێ. باشە. ماڵەوە تانیا بڵێ خێزانەکە تا چەند هاوکارت بوو؟ بڵێ خۆی لە ڕاستە من لە خێزانێکی وەرزشیم، باوکم هەم ڕاهێنەر لە ژانی هەم پاڵەوانی جیهانیە، دایکشم هاوکارێکی باش، یارمەتی دەرێکی باش، زۆر هاندەرێکی من بوون. سەر ڕای مامۆستاکەم خێزانەکەشم زۆر هیوادارم تەمەنیان زۆر درێژ بێت لەبەری بەردەوام پاڵپشتیان بکەن. ئینشاڵڵا دایک و باوکی هەمووان تەمەن درێژ بن. نیگا ماوەی چەند ساڵە تۆ خۆت لە بوارەکە یاخود ئەم وەرزشە ئەنجامەدی؟ بەڵام من هەر لە مناڵیەوە ئەنی زۆر مناڵ بووم کە ئەم یاریەم ئەنجامەیە، بەڵام دابڕام لی بەهۆی خوێندن و هەنێ شتی دیکەوە لێ دابڕام، بەڵام هەر یاری لە جوانی ماکرد بێت لەوەی کە بۆکسێم بکەم ئەویانمە کرد و ماوەی ئەوە بۆ ساڵێک ئەچێت 2 مانگی ترەوێت بۆ ساڵێک کە من بەرداوام هەر لە یاری بۆکسێن و بەشداریم لەم پاڵانێتێک کرد و توانیم زۆر شانازی بۆ ئەوەنە دەمێکە لە وەرزشایت و لەسەر ڕاهێنان و ئەمانە بڵی وەرزشەکەی بیرت نایە کە چەند ساڵە باشە. بچینە لای مینا تۆ چه هەستێکت هەبوو کاتێ بەشداری ئەو پاڵەوانێتێت کرد کە بۆ یەکەم جار وەکو کچە کوردێک بەشدار بووی؟ ڕاستەکەی هەستێکی زۆر خۆش بوو. بۆچی چونکە من لە سەرەتا کاتێک دەستم پێکرد بۆ ئەم مەبەستە دەستم پێکرد تم بگەمە ئەو ئاستە بسەبت دوای ئەوەش گەشتمەوە ئاستە جا ئەو هەستێکی زۆر خۆشە دوای هەموو کەوتون شکست پێکانمان بەرەکە و بەڵام ئەو نەبوو واز بێنین هەمیشە بەردەوام بووین گرنگ نەبوو لامان هەمیشە بە دوای ئامانجەکەمانەگەڕا. ئامانجی ئێمە ئەوە بوو کە کەس نەڵێ کچی کورد ناتوانێت. کۆمەڵگاکەمان هەنێ کات دەڵێن کە ئافرەتان ناتوانن لاوازن زەعیفنەوەیان پێ ناکرێت زیاترم یاریهی کوڕانە، بەڵام من بیرم کردەوتم قەیچەکە ڕۆژە لە ڕۆژان پاڵانێکی کچیشە بێت، قەیچەکە ئاستێکی باشیشیە بێت دەرکەوێت خەڵک باسیکە بڵێ ئەو کچە پاڵەوانە با کچەکەی ئێمەش پێ بە پاڵەوان. بەڵێ ینی بۆ مەبەستە کردم یەکە مەبەستمە بوو کە پارێزگاری لە خۆم کرد یان بۆ پارێزگاریکردن لە خۆم دو مەبەستم ئەوەش بوو کە کەمێک چای کۆمەڵگاکەم بکەمەوە نەڵێن ئافرەت زەعیفە هەمیشە بڵێن ئەوانیش بەهێزن ئەوانیش ئەتوانن. تۆ لەبەر ئەوە هەوڵەتداکە ئەم وەرزشەیان بڵێن ئەم هونەرە هەڵبژێری کە جیاواز بێ لەوانی تر؟ بەڵێ
ینی جیازی لە بینی ئافرەت و پیاو نەکەن چۆن کوڕەکانەتوان کچەکانیشمان سەقاتی شەتوانن ئەو بکە من و نیگا ئەو بکە من و نیگا کاتێککە بەشداریمان کرد اختیبارمیان پێکردین لێ تاقییان پێکردینەوە کە بزان ئاسمان باشە تقریبان هەفتەی ڕۆژ ئێمە اختیبارمانەیە هەمیشە لێ بیانوانە دۆزیەوە ئەوت ئەم دوانە بۆ ئەوی بەشداری نەکەین ئێمە نەڵەن دوو کچە کورد بڵێن دوو عەرەب جیازشان کرد نافسێکی زۆریشتان هەبوو لەگەڵ بەڵێ ئیترەوە من زۆر بۆ بێتاقەت بووم بەڵام ئەوە بوو کە وازمان ناهێنا چکە بۆچی ئێمە ئامانجمان هەبوو ئەوە ناگەڕێنەوە سلێمانیە بێ بچینە ڕێک بۆ ئەممان یان ئوردون بچینە پاڵانێتێک بەڵێ ینی بەشداری بکەین و ئەنجا بینەوە ئەو بوو کە وازمان نەهێنا و ڕۆژ بە ڕۆژ اختیباریان پێکردین کاتێک لە اختیبارەکانیان پێکردین هەنە بیانوانە دۆزی ئاسمان زۆر زۆر باش بوو ئەو بوو کە بەیانوان لە من دۆزی وتیانە بێ بەرامبەر کچێک یاریکا کە 61 کیلۆیە خۆم خۆی لە تاقی کنەکانە ئەبێت ترۆ بوو کاتێک کە یاریم کرد لەش ئەنجامم زۆر زۆر باش بوو کچەکانی کەوتی من یاری لەگەڵم ناکەم لەوەی عربەکان ژنەکات حەپە سابوون تیان مادام وایە ئەبێ ئەم یەکەم کەس بەرین ئەو بوو تروتیان مەگەل لەگەڵ کوڕ دەری بکەین تە زۆر زۆرمان پێخۆش بماشێ نیگای هاوڕێشم ئەو دوانەمانی تر هیچ ئەگەرێک بەوانەوە نەما هیچ بەهانەیەک نەدەکردنەوەی نەکە کە لەگەڵ کوڕێکشیان بەرامبەر کوڕێک وەستیتوانێ ئەو وەرزشە بکەین ڕاستیەکەی من ویستم خۆم تاقیکردنەوەکە بکەم بەڵام ئەوان نیان هێش لە بەرەوەی ترسانەوەی کە موساب بم نەتوانم بەشداریەوەی ئاسیا بکەم لە موسابەکە ترسان بەس من وەکو خۆم زۆر زۆر مەویست بەرامبەر کوڕێک یاری بکەم چونکە گرنگ نەبوو لام چکە هەرچەنە ئەویش کوڕ بێت منیش ئافرەتم ئەتوانم لێرەش نەتان کردووە ئەگەر هەر بۆ تاقیکردنەوەی خۆتان بێت لێرە زۆربەی یاریەکەمان هەر لەگەڵ کوڕە زۆربەی کات هیچ کچێک نییە بەس ئەم دانەمانی لە کووردا تەنها یەکەم جاریشە لە مێژوشە لە عێراقیشە لەوێ چەندێک منافستان هەبوو زۆر بوو تقریبان 15 بەڵە بەڵام هەر سێکمان نەتیجەمان و دوانی کورد بوو کردێکمان چوون و نەتیجەشمانە بوو یەکێکیشمان عەرەب بوو تۆ چەند ساڵە لە بوارەکەیت یان هون لە بڵێ لەم هونەرەیە کارەکەیت و ڕاهێنانەکەی ڕاستەکەی من زۆر زۆر دەمێکە نییە هەمووی کۆکەرە ساڵێکە ئەوە ئەنجامە باشەکەی بوو ئەگەر بێتەوە 2 ساڵ مامۆستا بڵندوانە ئەگەر بەردەوام بن لەسەری کەواتە ئەنجامەکە زۆر زۆر بەرەسەرەوە و باشترە بێت باشە مامۆستا بڵند بەشداریکردنی کچان یان بڵێ ئەم پاڵەوانێتیە بەشداریکردنی کچان چ گرنگیەکی هەیە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ سلێمانی وەکوی کە ئەمە خەڵکی سلێمانین و نادیەکەش لە سلێمانیە بەڵێ وەڵا گرنگی زۆری هەیە بەڕاستی ینی تۆ خۆشە لە بەغایە باسیێواکەن دوو کچە کورد لە ریزی هەڵبژاردەی عێراقا بەشداری پاڵەوانەتی ئاسیاکەن لە نادی پێشمەرگەشن بەڵام ئیتر داواکارم لێرەوە داواکارم لە بەرپرسان کە ئیتیمامێکی زیاتریان پێبیرێ و هاوکاری باش بکرێن بەڵێ باشە ڕەنگە هەتا ئێستا مامۆستا بڵند تێڕوانینێک بۆ ئەم جۆرە وەرزشە هەبێت کە بەغەڵەت بێوە هەستیان کردبێ وا لێکیان نابێتوانێت کە ئەم هوەرە یان بڵێن ئەم وەرزشکردنە وەرزشێکی شەڕکردنە ململانێکردنە لەگەڵ بەرامبەرەکەیە پێکانی زۆری تایە بەڵام ئایا ئەمە تا چەند دروستە بەڕێستان وەکو ڕاهێنەرێک وەکوی کە ئەزمموونێکی زۆرتان هەیە بڵێ چۆن لەم تێڕوانینە ئەڕوان گاوڵاتیان ئاوا لە بابەتەکە تێگەیشتون بڵێ ئەوەی ڕاستی بێ خۆی یاری بۆکسیان خەڵک هەر وەکو تۆ ئاماژت پێدا وا ئەزانێ پێکدانی زۆری تێدا نەخێوان نییە بەڕاستی عنی سریەکەی بن لە ئەوە نزیکەی بڵێن 30 ساڵ ئەبێ زیاتر خەریکی ئەم یاریە بووم و پێشتر کە خۆم یاریزان بووم و بەتەڵیش بووم بەڵام پێکانی وامان توش نەبووە یعنیکەین بێ سەر لە یاری بۆکسیانە تا ئیسەر ڕووی نەیەوە هیچ کەسێک تووشی حاڵەتی بڵێ مردن بوو بێت بەڵام سیەکەی لە یاریەکانی کە بۆ نمونە لە دووگۆڵێ لە ساحی دووگۆڵیا چەندە هزار بیستمانە کە چەند کەس گیانی لە دەست داوە یعنی ئەمە نابێتەوەی هۆی کەس لێ بترسێ یاری بۆکسێن یاریەکە ڕاستە ئەڵێن ئۆنفیتیایە بەڵام هەموو کات دوان نییە بڵێن هەر لە ئەنجامی یاریەکە لە دوای ئەوە تاکە یاریەکە بڵێن لە کۆتایی دەسەکەنە ملیەک و هیوک وایە هیچیش نەبوو بێت اینجا پێگانی زۆر زۆر کوک و ئاماژەم پێ کەمیتیایسە زۆری یاریەکانی بەڵە بەراورد بە یاریەکانی کە زۆر زۆر کەمە پێگانتیایە یاریەکانی کە سێگەی سوڕانی ئەژنۆیتیایە یاخود شکانیتیا ئێمە تایسە سپاس بخوا هیچ حاڵەتێ لەو حاڵەتانە ڕووی نەیەوە زۆر باشە شەڵا ڕۆژ نایەت نیگە هەر پێکەنی
بچی پێگەنی باسێکی ئەو شتانەمان بۆ بکە کە ئێستا هێناوتانە لەگەڵ خۆتانە ئێوە لە یاریکردنە ئەو پێداویستیانەی کە بەکارێهێنن چی و چین پێداویستەکانمان خۆی دەستکێش و باندج لەژێر دەستکێشەکە باندج بۆ بۆی دەستمان ئازێتی نەگا چونکە ئێستا ئەمە لە دەست بکەین کە ئێمە مامۆستا درامان بۆگەرەوانی یەکێکە ئاماژەی بووی بۆی کە لە کامێرەکەەوە دیابێ ئەمە دەستکێشەکەمان باشە و لەژێر دەستکێشەکە و باندجە بەستین بۆی ئازێت بە دەستەکانمان نەگات خۆزانی دەستی کرد ناسکە ئێمە ژەمە دراکەمانە کە مامۆستاکەمان درامان بۆگرێ بۆ ئەوەی ئێمە بە دەستکێشەکانمان لی بین ینی بۆ گزی بۆ بکەین ڕاهێنانەکانی بەڵێ و کلاوی سەر کە لە زۆربەی نیزارەکانە بەستومانە بۆ ئەوەی مێشک ئازێتی نەگا و کیفی دان بۆ ئەوەی دانمان نەشکێدانی ئازێتی نەبێت بەڵێ هەر ئەم زۆر باشە مامۆستا ئەو بڵێم لە هەنێک لە یاریەکانە کڵاو بەکاری هێنێ یاخۆتەوە تا هەنێکی بەکارێنێنێکی بەکاری نایەنێت بەڵێ جیازی ئەوە هەیە بڵێن یاری ئێمە یاری ئاماتۆری پێوترێ یاری محترفینی ژایە ئاماتۆر ئەوەیە کە کڵاو لەسەرەکەن و بڵێن فالینە لەبەرەکەن بەڵام ئەو یاری کە تۆ ئاماژت پێ محترفین کڵاو لەسەر ناکەن ئەوە یاریەکانیان بڵێن جەولەکانیشان زیاترە بڵێن جایوایە گاتە 12 جەولە بەس یاری ئەمە 3 جەولەیە پێگاتوە بەپێی تەمەنەکان فەرقەکە کاتەکەی چەنە بێت 2 دقەبێ یاخود 3 دقە ئەبێ ئیجباریە کڵاو لەسەرکرێ چونکە یاری بۆکسیەن سەلامەتی لە پێش یاریەکەوەیە ئەوە ئەخوێنرێتەوە بۆچی ئەو شتانی هەمووی کە بەکارێنرێت بۆ سەلامەتی یاریزانەکەی ئەو دەستکێشە کە بەکارێنرێت بۆی بەدەستی ڕووتی ئەگەر بۆکسێ بێ لە زەلامێک یەکسەر و شوێنەیە تەقێ بەڵام دەستکێشەکە نایڵێ تەقێ ڕاستە ئازاری پێگە بەڵام تەقینی پێوە نابێ حاڵەتی تەقین زۆر کەم ڕۆیات شینبوونەوە ڕۆیات خاڵگرتنەکانی یا بڵێ خاڵوەرگرتنەکانی چۆنە مامۆستا خاڵوەرگرتن ئەبێ بەڵێ ئەو بۆکسانە بێ لە ڕووی پێشەوە بیرێ لە کەمەر بەرەوسەر بەشی ڕووی پێشەوە و بەڵام کە بەردەست بکەوێت ئەوە حساب نییە خاڵ هەژمار ناکرێت زیاتر بڵێن لە دەموچاو و بڵێن بەشی منتیقەی سنگ و ورک ئەوانە خاڵ تۆمارەکرێت فاوڵەکانی چۆن فاوڵەکانی ئەو لێدانانەی کە بڵێن لە بەشی لەپی دەست لێبیرێت یاخود بەم بەشە هەموو بۆکسەکانە بێ بە بەشی پێشەوەی بۆکس لێبیرێ ئەمانە ئەوە بە فاوڵ حساب ناکرێت دووەم سەرداخستنێکی زۆر کە بۆی ئەو سەرداخستنە حەکەم جارێ دوان ئاگادار دەکات دوایی فاوڵ تایاتی ئەگەر هەردووبارەوە کردەوە لەبەر چیە لەبەر سەلامەتی و یاریزانێک کە سەری داخست زۆر جار حاڵەتی بڵێن پێکانی خراپ ڕۆیە لەوا چێ یاریزانی بەرامبەر ئەگەر لە جوڵەیەکە قاچی بە حاڵ بەرز بێتەوە بەر دەموچایەکە یاخود ئەم منتیقانەی ئەنیشکی بەرکەوێ لەبەر ئەوەیە کە لەبەر سەلامەتی یاریزانەکە نابێ خۆی سەردا بنێنێ ئەوانە بە فاوڵ هەژمارەکرێت باشە مینە بوونی ئیرادە لە کەسەکانە تا چەند گرنگە تا چەند ئەدگەێنێ بۆ ئامانجی کە تۆ هەوڵی بۆ دەی تا چەند ئەگەر کەسەکە پشو درێژ بێت ئەتوانێت بگا بۆ ئامانجی کە هەوڵی بۆیە ڕاستیەکەی توانای ئیرادە بڵم لە سەیانەوەی زۆر زۆرە جا ئیرادە چۆنیش سەرەتا بێت کەسەکە خۆی ئەشتی تیا بێت چۆنی تیاشی بێت لای ئەو گرنگ نەبێت کە چواردەور چیەڵێت گرنگ نەبێت کە هەزارەها کەوتن لەوانێ هەبێت لەوانێت دەجار بکەی بەڵام یەکەم جار کە سەرکەوتوبی هەمووی بیرەچێتەوە بەڵا لەسەر تاش کەوتم دەستم پێکرد کۆمەڵگاکە هەمیشە چواردەوریشم ئاوت بە پشتاری نەکە ئاوت کچکا کچە ئەوت ئەشکێ شوێنێکی سەقەتە بێت ئەم یاریهی کوڕا هەمیشە وانەوت ئەو بکە لەخوا بەزێ بە خێزانەکەم باوکم و دایکم سێقیان پێکردم تووشی پێکان نابم من حەزم لەم یاریە لەم یاریە خۆم هەستەکەمە دەشێنی ئەگەر ترسێکیان هەوێ بڵێ دایک کچەکەمان پێکانێکی بەرکێکی بکەین بەڵێ هەمیشە خەمیام بوو بەڵام ئەوە بکە من وتم دایکە پێکانێکم بۆ شێوە بەرناکەوێت کە دوور بێخوای سەقەتم کات بمخا لە ئەرێز تمەوە نییە تم بەستەن هاتۆ باوەڕ بە من بێنە پاپشداری بکەم بزانە ئامانجێکی چۆن مەبێ و ئێستا ئەو ینی وای لێ هاتبوو کە یەکەم جار ڕازی نەبوو ئێستا لێ هاتۆ کە پشت مەگرێ خۆی لەگەڵمیێت بەڵێ ئەو بتوڵەی کە لە بەغدادیشیام لە سەراستی عێراق کە پلە یەکەم بەدەستێنا دایکم خۆی هەڵەگەڵن لەگەڵ باوکم ئەو نەبوو کە بەتەنیا بمێرن هەردووکیان هاتبوون
ئێستا پشگیر من پاڵپشتم لە ئەوانیش لایەن گرنگ نییە کە کۆمەلگاکە چۆن بیرەکەنەوە من ئامانجمەوە بیرکردنەوەی کۆمەلگاکەم بگۆڕم هەمیشە بڵێن ئافرەت بەهێزە سەرەتا کە ئەم جۆرە وەرزشە هەڵبژات ماڵەوەتان ڕێگر نەبوون سەرەتا بەرەوەڵە دایکم ڕێگر بوو بەس باوکم نا دایکم ڕێگر بووی چۆنی نا وتی من کچی من ناو یاریانە نابێ بکە باسکە بکە ئانی کە بکە ترتم دایکە من حەزم لەم یاریە ئەو بکە خۆی هات بینی کە چۆن یاریەکەم بینی کە هێواشیاش دەست پێکەم تر بینی کە ئاستێکی باشمێ بەرەو پێشەوەچم تر ڕێگری نەکرد پشتگیرم بوو ئێستا هەندێکی زۆر باشە بەڵێ نیگا لانی دەرونی یاریزان تا چەند گرنگە یاخود تا چەند هەندێک یان تا چەند ئەتوانێت پاڵپشتێکی تۆ بێت لەوەی کە بتوانانی سەرکەوتوبی بە تایبەت لە پاڵوانێتەکانە وڵا باری دەرونی یاریزانەکە کە ئەوە بەشدار بێ تەنانەت کە بیری لێگاتە بەشدارە بێت لەم پاڵوانێتە باری دەرونی تێکەچێت ئەگەر زۆر ئەگەی لە خۆی نەبێت زۆر تێکەچێت هەتا ئەچێت سەر حەلەبە ئەژنۆی ئەلەرزێ ئەگەر ترسابێ سواز بۆخواانە من نەمینە کەسمانە حاڵەتەمان بۆ دروستنەوە باری دەرونیمان زۆر جێگیر بوو هیچ ترسێکمان نەبوو لەوەی کە بەرامبەرمان بەسەرمانە سەرەکەی و ئێمە ئەکەوین یان ئەدۆڕێن جارێکتر هەوڵ ناینەوە بەڵام ئێمە هەڵمانایە کەوتین و بەرزبووینەوە زیاتر هەڵێن بەردام ماندوو نەبن و سەرکەوتوو بن مامۆستا بڵند تایبەتمەندی ئەم یاریە ئەم هوەری بەرگریە تایبەتمەندیەکانی چین کە جیای دەکاتەوە لە هوەرەکانی تری بەرگری بە شێوەیەکی گشتی بەڵێ تایبەتمەندیەکانی ئەوەیە کە یاری ئێمە بەس بەلێدانەکان بەس دەستە کە پێشتریش ئاماژەم پێکرد و مەرجی سەلامەتی لە پێش یاریەکەوەیە بۆ یاریزان و ئەم یاریش بەوە جیاکرێتەوە کە یاریەکی ڕوبەڕووە ڕوبەڕوو یاریەکرێنی ئەگەر لە بەشی پشتەوە بیرێ فاوڵە بۆی یاریزان دایمەن سەلامەت بێ و یاریێکیشە کە مێژوەکەی زۆر کۆنە و لە ئۆلۆمپیاتیشە ئەمە تایبەتمەندیەکانی بوو ئەگەر باز لە سوودەکانی بکەین هەڵباتە کاتێکە کەسێک وەرزشی یاخود هوەرێک هەڵەبژێرێ لەگەڵەوەشیا ئەوێت سوودێکی پێ بگەێنێ سوودەکانی چین جگەلەوەی کە بەشداری پاڵەوانێتێکی جگەلەوەی کە نازناوێک بەدەستێنی تۆ بیتە پاڵەوان چه سوودێکی تری هەیە بۆ تەندروستی کەسەکە خۆی بەڵێ سوودی تەندروستیەوەیە کە زۆر جار ئەو کەسانەی کە ئەچن بۆ کێشدا بەزانن دەستکێشانێنێ لە سەر کیز بجوڵێن لەبەرەوەی یاری بۆکسێن کە زۆرتری کالۆریە سووتێنی ئەوە یەکێکە لە سوودەکانی کە هەر کەسێکیش بڵێن کە جەستەیەکی ڕێک و بڵێن بوا دانرێک سەلامەتە یعنی ئەمە دایمەن ئەبێ یاریزانی بۆکسێن کالۆریەکی زۆرە سووتێنێ بێت جەستەیەکی ڕێکی هەبێ بەڵێ ئەوە سوودی جوڵەمان زۆرە ئێمە یعنی بڵێن یەکێک لە جوڵەکانمان کە پەتپەتێنە ئەبێ هەموو یاریزانێکی بۆکسێن پەتپەتێنی هەبێ و بیشی زانێ و فێر ببێ کەواتە گەرێکی کێشی زۆر بەبێ کێشی داوەزێن ئەتوانێت وەرزش هەڵبژێن بەڵێ بەتەشیت باشە مامۆستا بڵێن لە کێشەکانە یاخود ئەو کەسانی کە ئەو وەرزشە ئەنجامەدەن بە چەند کێش جیا دەکرێت و یاخود لە چ کێشێکەوە دەتوانێت بەشداری بکات بەڵێ خۆی فیەکان جیایەکاتەوە فیەکان جیایەکاتەوە بڵێن ئیسە نیگا لە فیئەی بڵێن بێچۆشێرانە بەشداری کرد میناش لە فیئەی بڵێنەوە کە تەمەنەکان جیایەکاتەوە لە پێگەیشتوانە بڵێن تازە پێگەیشتوانە لاوانە ئافوو ئەمە ئەجا کێشەکانیش جیاوازن ئیسە مینا لە کێشی 56 کیلۆیە بەشداری کردووە نیگاش لە کێشی 54 کیلۆیە ئەم 56 ئەو 54 بەس لە چەنەوە ئەتوانێت کە بەشداری بکات لە کێشەکان لە 48ەوە لە 46 بۆ 48 ئەمە کێشی بڵێن لەونەوە ئەتوانێت بەڵێ ئەی بەرزترین کێش بەرزترین کێش ئیسە لە بڵێن لە ناشئی ناکە بڵێن داوان 80 کیلۆیە و ئەتوێ کە چووە سەروی 80 کیلۆ پێوترێ بڵێن زائید 81 بەڵێ ئیتر ئەوەی جای وایە کەسەکە سیرەکەی 100 کیلۆیە بەرامبەرەکەی 81 کیلۆیە ئاوایە ئیتر بڵێنەوە لە عەرەبیا پێوترێ فەوقە سەقیل کێشی سەروی قورس بڵێن بۆ پێشکەوتوانی شەر هەمان بەڵێ بۆ پێشکەوتوان لەنەوە یەکەوە کۆتاییەکەیەتی ئیسە بڵێن لە بێچۆشێرانە پێگاتووە لە 13 وەزن 13 کێش
لە هی بڵێن شەبابە لاوان 12 وەزن پێگاتووە. ئەمە بۆ کچان و بۆ کوڕان فەرق ناکە هەر فەرقەکە بە چۆن جای وایە بڵێن لە کێشەکانە بڵێن کچان زیاترە کێشەکان بۆ نمونە ئەوان 13 بن ئەمان 12 ئاوایە فەرقەکات. بەڵێ باشە بابێمە لای پاڵەوانەکان مینا خوێندکاری حتما خوێندکاری هێشتا تاوت نەکردووە لە قۆناغی چەنی قۆناغی 4 تۆ نیگا قۆناغی 3 باشە. ئەم وەرزشە یاخود هەڵبژاردننی ئەم هوەر و بەشداریکردنی پاڵەوانێتەکان هیچ ڕێگر نەبووە لە بەردەم خوێندنەکەتانە یان بە پێچوانەوە بڵم خوێندنەکە ڕێگر نەبوو لە بەردەم ئەنجامدانی ئەم هوەر و هەڵبژاردننی ئەم وەرزشە. وەکو خوێندنەکەم نا هیچ کاتێ ڕێگر نەبووە من کاتێکەوەتیشم دایکم ڕاستی نیوە سەرەتا لە پێکانە شتە ترسا یەکەم جار هۆکارەکەی و دووەم هیەوە بکەویت خوێندنەکەەوە فەوتێ ئەو بکە نا خوێندنەکەم نا کاتەکانم ڕێخست سەرەتا زۆر قورس بکە دەستم پێکرد باشە من کاتەکان چۆن ڕێخم کەی بچم بۆ تەمرینکەی بمەوە کەی ینی ئیسراحەت بکەم ترەوە بوو ماوەکی زۆر کاتێک کە بتوڵەمە بوو ئیسراحەتم زۆر کەم بوو بەڵام وەکو ڕێگر بۆ خوێندنەکەم هیچ ڕێگر نەبوو کاتەکانم دابش کرد ڕێکم خست ئەو بوو لەخوا بەزیابم مەکتەبەکەم کاتێک کە پێیان زانی من یاریزانی ئەوم پشتگیریان بوو پشتیان گرتم هەمیشە پاڵ پشتم بوو و لێرەوە هەمیشە دەستخۆشی ئانیشەکەم کە هەمیشە پشتیان گرتم و هیچ کاتێ ڕێگر نەبوون ئەو نەبوو کە شتەکان لە من قورسکەن هەتاکو ئێستاش هەمیشە پشتگیر من مامۆستاکان کاتێک پێویستە بە مۆڵەت تێشتێ بوو بێت هاوکارت بەڵێ یعنی کاتێک کە ڕۆژمان بۆ مۆڵەت وەرگرتن یەکسەر نانەوت نا ئەمە بەسەر چاو مادام بۆ تێوە بەشداری ئەو یاریاکەی ئێمە پشتگیرتە بین هەڵبەتە پێ خوێندرگاکەش خۆش بە بۆی کە خوێندکارێکی وەکو تویان هەیە کاوە پاڵەوانن نیگا تۆ تا چەند خوێندن و هوەرەکە یان بڵی وەرزشەکەت بەیەکەوە گونجاندووە کە هەر یەکان کاریگەری نەبێ لە سەرەوی تریان خۆی ئەبێ کە تۆ بەشدارانی ئەمە بووین بە یاریزانی ئەم وەرزشە ئەبێ بیریش لەو بکەیتەوە کە تۆ قوتابخانەوە هەیە ئەبێ لێ باشبی لێرەش باشبی وێ هەردووکێ بێ ڕێک بخەی کاتەکانی وەرزش کێکەی و قوتابخانە کێ ئەرکەکانە سپاسی قوتابخانەکەمەکەم کە بەردەوام پاڵپشتیم بوون ئەوانش پاڵپشت لێک خوێندنگەنین نەخستا لا مادەی شیرینی کچانم من زەهرای مولکی سەرکەوتوو بن ماندوو نەبن بە هیوای سەرکەوتنی زیاتر و بەشداریکردنتان لە پاڵەوانێتی نێودەوڵەتی ئەم جارە نەکەر ئاسیا بێن زۆر سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان مامۆستا بڵند مەحموود ڕاهێنەری هەڵبژاردننی عێراق لە یاری بۆکسێن و ڕاهێنەری هەڵبژاردننی سلێمانی یانی پێشمەرگە و مینا هێمن پاڵەوانی بۆکسێن و نیگا بێستون پاڵەوانی بۆکسێن زۆر سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبوون. بەڵێ عزیزان ئەچینە لای بابەتێک کە بۆمان ئامادە کردوون تایبەتە بە پاراستن یاخود گرنگیدان بە گێڕی ئۆتۆمبیل ئەلبەتە گێڕی ئۆتۆمبیلەکان گرنگێکی زۆری هەیە لە ئۆتۆمبیلە ئەگەر گرفتێک یا خەلەرێشتێکی تێدا دروست بێتەوە کاریگەری بێ لەسەر تەواوی ئۆتۆمبیلەکان اینجا با بینەری ئەو بابەتە بینەوە گەڕێنەوەلاتە. ساوتان لێبێ و ئەم کاتتان باش هیوام تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەزیزان لە بەرگەم جارەمان باز لە شلەی گێڕەکەین ئۆتۆماتیک ترانسمیشن فلوت. ئۆتۆماتیک ترانسمیشن فلوت بە مانای شلەی گێر دێت بۆ تەواوی شلەکان. هایدرۆلیکی گێر ئەو بابەتە بەرفراوان و ئەو بابەتە ئاڵۆزەیە کە لە ئێستادا بۆ بە کێشەیەکی زۆر باو لە نێوانی هاوپیشە عزیزەکان و بووە بە کێشەیەکیش بۆ شۆفێرانی خۆشەویست. هایدرۆلیکەکان هیچ کاتێک ناتواندرێ و ناکرێتەوە بە ڕنگ لێکیان جیا بکەیتەوە. ڕەنگەکان هیچ کاتێک نابن بە گرفت بۆ بەکارهێنان یاخود هایدرۆلیکێکی بۆ نمونە لە جۆری کەلەرەکەمان سوورە سەوزێکی بۆ بەکاربێنی سەوزە سوورێکی بۆ بەکاربێنی ئەمە هیچ کاتێک نابێت بەگرفت. گرفت ئەوەیە تۆ گۆڕانکاری لە تایپی هایدرۆلیکەکە بکەیت. بۆ نمونە نەوەیەکی نوێی وەکو CVT NSC تۆ بچی با بڵێن نەوەیەکی تری بۆ بەکاربێنی یاخود ماتیکێکی ئێسی بۆ بەکاربێنی یان بە هەر شێوەیەکی تر.
هایدرولیکەکان بابەتەکانیان بابەتێکی زۆر بەرفراوان و ئالۆزە، بەڵام لە ئەسڵی مەسەلەکان ئەگەڕێتەوە سەر واقعی خۆی سکەیە. هایدرۆلیک دەلالەت لە تایپی خوێن دەکات، چۆن خوێن ئۆزائید بۆ ئۆزائید، بیناقص بۆ بیناقص، هایدرۆلیکیش بە هەمان شێوە. هایدرۆلیکەکان کراون بە چەند نەوەیەکە و بەسەر چەند نەوەیەکە. لە نەوەکانی میرکۆنمان هەیە وەکو VLV و MV بەکارهێنرێن بە تایبەت بۆ سیارانەی کە چۆن دەڵی کوالێتیان ئەمریکیە و بە سەپۆرتکراوی ئەمریکا داخل بوون. بەشێکی تر لە نەوەکانی وەکو دیکستڕۆنمان هەیە لە بەشەکانی ڤیا با بڵێن لە VI-یەکانایە، لەو دیکستڕۆنانە بۆ بەشێک لەو سیارە مۆدلی بەرز و بە تایبەت لەو سیارە ئەمریکەکانە کە سەپۆرتیان بۆ کراوە. بەشێکی تر لەو هایدرۆلیکانەی کە تایبەت کراون بۆ سیارە کۆریەکان یان نەوەکانی گێڕی زۆر ئەمە چەشنە نوێیەکان. ئەو نەوانە چین کە کێشە دروستەکەن بۆ هایدرۆلیک لە هەمان کاتە تۆ ئەگەر هایدرۆلیکەکە لە تایپی خۆی بۆ بەکارنەهێنی. هایدرۆلیکەکان وەکو باسمان کرد زۆر جار ئەبینین لە پاراگرافێکی لەوحەیەکی بۆ نمونە ڕۆنێکان هایدرۆلیکەکە شلەیەکە ئەبینین لێ نووسراوە ئۆتۆماتیک با بڵێن ATF وەزایدەن CVT. ئەکە ئێمە کۆکراوی ATF-ەکەمان بۆ هەردوونەوەکە دەسەدا لەبەرەوەی ATF و CVT هەردووچیان با بڵێن وە کورتکراوەیەکی ناوێکی شلەیەکی گێڕ بەکارهێنرێت. لە هایدرۆلیکاندا تا بێت و ئەگەر بێت و گێڕەکانمان بە مواسەفاتەکان بێن وەکوەوەی کە 8HP ویان ZF و FZ و کۆمەڵێک شتر لەم بابەتانە تایپی هایدرۆلیکانیان بە تەواوەتی سەپۆرتکراوی خۆیانە نابێت بە هیچ کاتێک هایدرۆلیکە گۆڕانکاری لە بەسەر بێت. هایدرۆلیک مانای گردی گەرمی دیاریکراوی گێڕ ترانسمیشن تۆ ناکرێت بە هیچ جۆرێک گۆڕانکاری لە تایپەکانی پلەی گەرمیەکانی بکەیت. بۆ نمونە بە هەند هەڵنەگرتنی تایپی خۆی بڵێ دەی با تایپێکی تری بۆ بەکار بهێنین و لە هەمان کاتە جێگرەوە. ڕاستە ئێمە جێگرەوەمان هەیە چەند شتێک لە بری یەکتری بەکارهێنین، بەڵام هیچ کاتێک وەکو باسمان کرد ناکرێت ئێمە بە جێگرەوە ئیش بکەیت. بۆی کە شۆفێران و خۆشەویستان و ئازیزانی ئێمە تووشی شکستی میکانیکی نێن تکایە ئەم خاڵانە بە هەند هەڵبگرن بۆ ئەوەی کە هیچ کاتێک تووشی زەرەری میکانیکی و شکستی گەڕنێن. بۆ ئەوەیە هایدرۆلیک بۆ ئەوەیە زۆر چەندین سیفاتی هەیە چێ لەو سیفاتانە بۆ ئەوەیە کاتێکە با بڵێن داخوران و لێخشان 100% لە ئاستی خۆی کەم کاتەوە پلەی گەرمی گێڕەکەمان بۆدا بگرێ. هایدرۆلیک هەمیشە بە بۆن و بە ڕەنگ جیاکرێتەوە. هایدرۆلیکەکان زۆر کات بۆن ئەبێتە با بڵێن گۆڕانکاری لەسەر بۆنەکەی دێت تەمەشاکەی لە بۆنێکی تەبیعی هایدرۆلیکەوە، بەڵام هاتوتە سەر بۆنێکی چۆنەڵەی خۆڵەمێشی یاخود سووتان و ڕەنگەکان زۆر کات ئەتوانن شۆفێران لە ڕێگای کلێنکسێکەوە ئەتوانن هایدرۆلیکەکە بە چەند سیسیەک تاقی بکەنەوە و سامپڵێکی لێوەربگرن. ئەگەر هاتوو هایدرۆلیکە بەرەو ڕەشیەکی باو ڕۆی ئەوە ئەتواندرێت بگۆڕدرێت و هیچ گومان لە پیسی هایدرۆلیکیان نییە، بەڵام زۆر جار لە ڕێگای خەنەیەوە یان لە ڕێگای سوورێکی تۆخەوە ئەمە هایدرۆلیکی هیچ کێشەیەکی نییە و واتوانی مودەیەکی باشتر لەسەری بڕۆی. چی بکەین باشە بۆ ئەوەی کە ئێمە تووشی شکستی گێڕین بەهۆی هایدرۆلیکەوە؟ طبعاً هەموو ئەندازیارانی میکانی کۆکن لەسەر ئەوەی کە لە گێڕە ئەو گێڕانەی کەنەوەیان پێش ئێستاە بۆ منەوە زۆر زیرەکەکان نین گەڕە قایشەکان نین هایدرۆلیکانیان لە 6,000 کیلومتردا بگۆڕدرێت بەبێ پێشگوێ خستن و بەبێ ئەوەی کە با بڵێن پێشگوێ بخەیت لە هەر حاڵەتێکەوە. هایدرۆلیک لە کەسێکەوە بۆ کەسێک لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەک گۆڕانکاری بەسەردێت. بۆ نمونە ئەگەر کەسێکی شۆفێرێکی سەرکێش بە بەردەوام درفت بە سیارە ئۆتۆمۆبیلەکانی بکات و یان شۆفێرێکی ناوچەک شاخاویەکان هایدرۆلیکە گۆڕانکاری بەسەردێت لەگەوەی کە بەڕێزێک لە ناو شار شۆفێرێکی عزیز ناو شار هایدرۆلیکەکە بڕێی پێ بکات. بۆیە لێرەوە پێم باش بوو وەکو شارەزایەکی بواری میکانیک ئاماژگارێکی برابچووکی خۆتان بۆ تەواوی هاوڕێ و ئەزیزانی ئێمە تکاتان لێ یەکەم هیچ کاتێک هایدرۆلیکی گێڕەکانتان پێشگوێ مەخەن بۆ ئەوەی کە تووشی ئەم شکستە گەورەیە نهێن. زۆر کات ئێستا بەهۆی ئەوەی کە گێڕەکان با بڵێن هایدرۆلیکیان ناگۆڕدرێت یان لە مەفهومێکی غەڵەتە و هەر کەسێک هەڵە سێقسە لەسەر هایدرۆلیکەکە و یاخود بەم مەفهومەی دەڵێن هایدرۆلیکی شەریکەیە پێویست بە گۆڕانکاری ناکات. ئەما ببورن مەفهومێکە دوورە لە ڕاستیە و پێویستمان بەوەیە
ئێمە بگەڕێنەوە سەر باری زانستیەکەی و بە پیشەیکردنی ئۆتۆمبیل بین ڕەچاو بکەین لە هەمان کاتە بزانین ئێمە کار بۆ ئەوە بکەین کاتێکە تەمەنی بزوێنەرەکانمان یان تەمەنی گەڕەکانمان دوور بکەینەوە لە شکست نەخواسە بەهۆی تەنکەم تەرخەمێکی بڕێکی پارەی کەم ئێمە ئەم خاڵانە جێبەجێ نەکەین و بەگوێ بخەین. هیوادارم تەواوی زانیاریەکانمان بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت و جێ ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت هیوایی کاتێکی خۆش و تەندروست باشی و دوور لە شکستی میکانیکی بۆ تەواوی شۆفێرانە خوازم. سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو بابەت و بە هیوای سەلامەتی بۆ گشت شۆفێران و بۆ تەواوی سەرنشینان. ئەچینە لای کۆتا بڕگەی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ هەوڵ دەدەم کە دیارترین ماشێتەکان بۆ ئێوە بخوێنمەوە لە لاپەڕێکی کوردستانی نوێدا و لە دیارترین ماشێتیدا باز لە بەکردار خزمەتی هەڵەبجە بکەین کەمە دیارترین ناونیشانە و درێژی هەیە بابەتەکە. لە لاپەڕە دوودا پاڤڵ جەلال تاڵەبانی دەڵێت بەرپرسیارەتی نیشتیمانی و نەتەوەی ئێمەیە ئاساوارەکانی ئەم برینە ساڕێژ بکەین. پێویستە حکوومەت عێراق بەرپرسیارانە تر مامەڵە لەگەڵ پارێزگای هەڵەبجە بکات و قەرەبووی کەسوکاری شەیدان و برینداران بکاتەوە. داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەم ئاوەڕی جددی لە داخوازیەکانی خەڵکی ئەو شارە خۆشەویستە بداتەوە و خزمەتی زیاتری هەڵەبجەیەکان بکات. هەر لە لاپەڕە دوودا هاتووە دەرباز کۆسرەت ڕەسوڵ بە بەرنامەی نوێ خزمەتی هەولێر دەکەین. لە لایەکی ترەوە قوبات تاڵەبانی دەڵێ بەهێزبوونی دەسەڵاتی دادوەری. هەر لە لاپەڕە دوودا هاتووە UN دەڵێت ژمارەی برسیەکان لە ئەفغانستان زیادی کردووە. لاپەڕەستی کوردستانی نوێ چەند بابەتێکی تێدا هاتووە یەکێک لەوانە سەرۆکۆمار قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیان. لە لایەکی ترەوە قوبات تاڵەبانی گەڕاندنەوەی ڕووفاتی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە. ئەنجومەنی وەزیران جێبەجێکردنی پێداویستیەکانی هەڵەبجە. پێشنیازێکی رووسیا بۆ چارەسەری تەنگژەی ئۆکرانیا لە ئامادەکردنی دیاری سابی. لە لاپەڕە چواری کوردستانی نوێدا هاتووە پێشینەی خانوبەرە دەست پێ دەکاتەوە. نزیکی 4000 هاوڵاتی لە چاوەڕوانی وەرگرتی پێشینەکاندا. لە ڕانیە نەشتەرگەریەکی دەگمەن لەسەر ئاستی عێراق دەکرێت. ئەمە لە لاپەڕە 5 کوردستانی نوێدا هاتووە. لە لایەکی ترەوە چۆنیەتی پاکڕاگرتنی شارەکان هاشم خەمگین نووسیوێتی لە لاپەڕە 5 کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە 6دا هاتووە ئۆکرانیا و کوردستان جیاوازی و لە یەکچوونیە. سەرتیب جەوهەر نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە 7دا هاتووە کورد لە جیاتی یەکریزی پێویستی بە کوالسیۆنە. ئەمە بڵێسا جەبار فەرمان نووسیوێتی. مانگی سێ و ساڕێژکردنەوەی شوێنەواری برینەکان ئاتاتەها نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لایەکی ترەوە لە کوردستانی نوێدا لایک و کۆمنت تواناکان هەڵدەسەنگێنن. لە لاپەڕاشتی کوردستانی نوێدا دەربارەی دادگاییکردنی کۆمپانیاکانی چەکی کیمیایی لە ئەڵمانیا بابەتێکە ئەردەڵان عەبدوڵڵا نووسیوێتی و بڵاو کراوەتەوە کە بابەتەکە درێژی هەیە. لە لاپەڕە 9دا هاتووە سلێمانی باوەشی بۆ پاڵەوانێتیەکی نێودەوڵەتی کردوێتەوە. لە لاپەڕە 10دا چەند بڵاوکراوە و ئاگاداریەک هەیە کە بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە 11دا خانەقین و مەشخەڵی نەورۆز ئەمەش ناونیشانێکی دیاری لاپەڕە 11 کوردستانی نوێدا. لە لایەکی ترەوە چیرۆکی وێنەی یەکەم قوتابخانەی هەڵەبجە. سەلام شێخ کەریم نووسیوێتی بابەتەکە و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە کۆتا لاپەڕەی کوردستانی نوێدا چەند بابەتێک بڵاو کراوەتەوە. یەکێک لەوانە پیرۆزباییە. لە لایەکی ترەوە شەمە لە ساڵۆنی لاپەڕە 9. لە لایەکی ترەوە لە فیلمێکی نوێدا ڕۆڵ دەبینێت کە وێنەی هونەرمەند و ئەستێری دیاری سینەمای هێندی ئەمیدا باجانە. ئەمە کوردستانی نوێ بۆ هەڵبەت کوردستانی نوێ
پاشکۆی هەیە یەکێ لە پاشکۆکانی ئەدەب و هونەرە کە چەند بابەتێکی ئەدەبی و چەند بابەتێکی هونەری تیادا بڵاو کراوەتەوە ڕۆمان چۆن دەخوێندرێتەوە ئەو پێنج هۆکاری ڕۆمانوس دوا دەخەن لە تەواوکردنی ڕۆمانەکەی ئەمانە چەند بابەتێکی دیارن سێ کوچکەی دنیا کە بڵاو کراوەتەوە لەلایەکی ترەوە پاشکۆی دیداری یەکێتی هەیە کە ئەمەش یەکەم کۆبوونەوەی فراوانی لیژنی باڵای دیداری یەکێتی لە دوهۆک بە ئامادەبوونی ژمارەێک لە هەڤاڵانی لیژنەکانی دیداری یەکێتی یەکەمین کۆبوونەوەی فراوانی خۆی لە بادینانەوە دەست پێ کرد کە ژمارەیەکی زۆر لە هەڤاڵانی سنووری بادینان بەشدار بوون. ئەڵبەت بابەتەکە درێژەی هەیە دەتوانن کوردستانی نوێ بەدەست بخەن و تەواوی بابەتەکان و وردەکاریەکانی بخوێنەوە لە لاپەڕە دوی پاشکۆی دیداری یەکێتی داهاتوە پێشنیاز و بیر و ڕا بۆ دیداری یەکێتی دەستور و سیستەمێکی سیاسی نوێ بۆ هەرێمی کوردستان نەوزادی مهندس نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتە دیداری یەکێتی و چەند سەرنجێک عەلی دەروێش نووسیوێتی لە لاپەڕەسەی پاشکۆی دیداری یەکێتیدا بڵاو کراوەتەوە دیداری یەکێتی و گۆڕانکاریەکانی سەردەم حەسەن بێگەڵاسی نووسیوێتی و بڵاو کراوەتەوە دیداری چارەنووس ئومێد و بەرپرسیارەتی ڕەنگین عەبدوڵڵا نووسیوێتی و بڵاوی کردوێتەوە ئەمە تەواوی ئەو ناونیشانانە بوو کە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە بۆ هیوایی کە خوێنەری بن. بەڵێ خۆشەویستان کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆمان هێنا و هەتا سبێنی و لە پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە تەندروست باش بن خواتان لەگەڵ.